لە دوایین پێشاتدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت ئەگەر تورکیا لە ناوخاشی عێراق ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام بدات ئەوە بە هەموو شێوەیەک وەڵامێدرێتەوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی حورڕە کە لە ئەمریکا بە زمانی عەرەبی پەخشەکرێت باسی لە دوایین پێشاتە سیاسەکانی عێراق و ناوچەکە کردووە. حەیدەر عەبادی لەم بارەوە ڕاگەیاندووە پارتی کرێکارانی کوردستان ڕۆڵی بەرچاوی بینیوە لە پاراستنی هاوڵاتیانی مەدەنی و ئاماژەی بەوەشدا کە پەکەکە و کەسانە دەپارێزێت کە هەڕەشەی چەتەکانی داعشیان لەسەرە و ئەوەش کارێکی مرۆییە. حەیدەر عەبادی لەبارەی مۆڵەتی ئۆپەراسیۆنی سەربازی دەرەوەی سنوور کە لە پەرلەمانی تورکیا پەسەند کراوتی هەر هێرشێک لە بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان لە خاکی ئێمە ڕووبدات با دڵنیایی ئێمە دژایەتی دەکەین جا هەر دەوڵەتێک بێت. باسی لەوەش کرد کە هەر وڵاتێک دەست لە کاروباری ناوخۆی عێراق وەربدات بەغدا بە چاوی دوژمن سەیری دەکات. هەروەک هۆشداریشیدا لە ئەگەری ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی لەلایەن سوپای تورکیا لە ناوخاشی عێراقدا. ماوەیەک بەر لە ئێستاش جەمیل بایک هاوسەرۆشی کەجەگە لە بەرامبەر هەڵوێستەکانی ئەنقەرە سەبارەت بە کۆبانێ داوای کردبوو کە باکووری کوردستان و ئەنقەرە بکرێتە مەیدانی خەباتی چەکداری و هەڕەشەی ئەوەشی کردبوو ئەگەر تورکیا بەردەوام بێت لەسەر دژایەتیکردنی کورد ئەو کات ئەوان پەنا دەبەنە بەر خەباتی چەکداری. سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی پەیوەندیەکانی نێوان بەغدا و پارتی کرێکارانی کوردستان وتی ئاشکرایە کە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی تورکیادا دیالۆگ هەیە. ئەگەر ئەنقەرە لەگەڵیاندا گفتوگۆ و دیالۆگ بکات ئێمە بۆچی لەگەڵ پەکەکە پەیوەندی دروست نەکەین؟ بۆچی لە بواری پاراستنی هاوڵاتیانی مەدەنی لەگەڵ پەکەکەدا ڕێک نەکەوین؟ وتەکانی سەرۆکوەزیرانی عێراق لە بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان لە کاتێکدایە کە پێشتر ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا لە بەرامبەر خۆپیشاندانەکانی ئەم دوایی کە لە باکووری کوردستان سەری هەڵدا بوو ڕایگەیاند کە وڵاتەکەی ماوەی 30 ساڵە لە بەرەی دژ بە تیرۆرە بەوەش پارتی کرێکارانی کوردستانی خستە چوارچێوەی ڕێکخراوە تیرۆریستیەکان. ماوەتەوە بوترێت تا ئێستا حکوومەتی تورکیا هەڵوێستی ڕسمی نییە لە بەرامبەر لێدوانەکانی سەرۆکوەزیرانی عێراق سەبارەت بە پارتی کرێکارانی کوردستان. İki bayramı birden yapacağız. Diğer bayramdan önce bir bayram yapacağız inşallah dedim. Allah nasip etti yaptık.